33 ساڵ تێدەپەڕێت بە سەرڕاپەڕینی کەرکووکدا کە بەرەی کوردستانی ئەو کات بە پشتیوانی دانیشتوانی شارەکان جامیاندا و توانیان بۆ یەکەم جار کەرکووک ڕزگار بکەن. بەڵام دوای تێپەڕینی 14 ساڵ لە حکوومەتی خۆماڵی و 33 ساڵ بە سەرڕاپەڕینەکەدا هێشتا ئەو ئامانجانە بەدی نەهێنراون کە خەڵک لە پێناویدا خەباتیان کردبوو. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری دەڵێت هاوڵاتیان نیگەرانن لەو بارودۆخەی ئێستا هاتووەتە ئارەوە و ئەوەی لە پێناویدا قوربانیاندا بەدی نەهاتووە. ئێمە لەم شارەیە لە شاری کەرکووکە قەناعەتمان وایە نیگەرانی لەم دەسەڵاتی کە هەیە، بەڵام خەڵکەکە ئەوەنە لەم دەسەڵاتی کوردیە و ئەمەی ئێستاش هەیە نیگەرانە، ئەڵێ هەر ئەمەیە گۆڕانکاری بکرێت، ئیتر بەرەو باشتر ڕۆیا خراپتر فکری لێ ناکاتەوە. بۆیە گرنگە بە تایبەتی کورد کە خۆی بە خاوەنی ئەم شارە ئەزانێ دڵسۆزانەتر بێتە مەیدان، دڵسۆزانەتر خەمی خەڵک لە کۆڵ بگرێ و بە بەهانای خەڵکەکەەوە بچێ و متەتەلەبات و داواکاری ئەو خەڵکە جێبەجێ بکە و خەڵک هەست بە ئەمان و ئاسوودەی بکە لەم شارەیە. ئەگەرنە بە تەئکید ئەو هۆکارگەلانەی کە ڕاپەڕینی لێ دروست بوو دەور خەریکە ئەو هۆگەرگەلانە دێتەوە ئاراوە و قەناعەتم وایە وا بڕوا ڕاپەڕینێکی تر بۆ گۆڕینی ئەم سیستەمەی کە هەیە دروستە بێ بەرپا بێ. ڕاپەڕینی کەرکووک وەرچەرخانێکی مێژوویی بوو کە توانرا کەرکووکی چەقی ململانیەکانی نێوان کورد و حکوومەتی عێراقی تیادا ئازاد بکرێت و هاوڵاتیان بتوانن لە سایەی دەسەڵاتێکی خۆماڵیدا بژین. بەڵام ناکۆکی و دووبەرەکی حزبی وای کرد دەستکەوتەکانی ڕاپەڕین لە دەست بدرێت و خەونی هاوڵاتیانیش لەبار ببرێ. نەتوانرا بە هیچ شێوەیە نە بەرگری لە دەستکەوتەکان بکرێت، نە بەردەوام بن لە خزمەتکردنی خەڵک. ڕەنگە لە زەمانێکی سەرەتایی شتێک کرابێ، سەرەتایەکی باش بوو بێ، خەڵک دڵی خۆش بوو بێ، بەڵام لە دوای ئەوە ئیتر بەڕاستی بە هیچ شێوەیە نەتوانرا ئەو هەم ئامانجەکان و هەم بەرگری لە خاک و لە نیشتیمان و لە خزمەتکردنی خەڵک بکرێت. نەماتوانی دەستکەوتەکانی کەرکووک پارێزی لەبەرەوەی دەسەڵاتدارانی دەستڕۆیشتووی هەرێمی کوردستان کەوت لە توای ئامانجی بزمانی خۆیان، کەوت لە دوای نازار بڵێ چی ئەوانەی کە بۆ حزب و بۆ بنەماڵ و بۆ کەسایەتی خۆیان پێویست، ئەوان نەکەوت لە دوای ئامانجی نەتەوەکەیان، ئەوان نەکەوت لە دوای ڕزگارکردنی تەواوی خاکی کوردستان. بە ئێستایشەوە تا ئەبینین کەرکووک و ناوچە جێراکۆکان لە دەست دراوە، ئەوان ئەڕۆن وا خەریکە هەولێر و سلێمانی دووهۆکش لە دەسەدەن. بۆیە خەبی ئەوان خەبی خاک نییە، خەوی ئەوان خەبی خەڵک نییە، خەبی ئەوان خەبی داهات و نەوت و دۆلار و چوزانم دەسەڵات و ئەم شتانەیە. دوای 33 ساڵ لە ڕاپەڕینی کەرکووک حەزبەکانی دەسەڵات لە پێناو بەرژەوەندی حزبی و شەڕی کورسی دەستکەوتەکانی ڕاپەڕینیان لە دەستدا. سەرڕای کەرکووک ئێستا بە هۆکاری هەڵەی بەردەوامی حزبە دەسەڵاتدارەکانی هەرێم مەترسی لەسەر تەواوی قەوارەی هەرێمی کوردستان دروست بووە و ڕۆژ لە دوای ڕۆژ دەستکەوتەکانی ڕاپەڕین لە دەست دەدرێن و هەرێمی کوردستانیش لاواز و بچووکتر دەبێتەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.